سڵاوتان لێبێ بەڕێزان. ئێمە وەکو کورد هەمیشە یەکێک لەو شانەی کە جێگەی شانازیمان بووە مەسەلەی خێزان و شکۆی خێزان بوو. بەڵام بەداخەوە بینین ساڵانێکە دەستێک هەیە کە ئەوێ کورد و خێزان لە یەکتری جیا بکاتەوە یا خۆت شکۆی خێزان نەهێڵێ. دەبێت لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ هاوڵاتیانە بکەم زانم لەسەر پەیوەندی میلەتی کورد بە شکۆی خێزانەوە چی ئەڵێن و بۆچی هەندێک شوێنی وەکو قومارخانە یاخود هەندێک شوێن کە بۆتە خانەی لەشفرۆشی مۆڵەتی پێدری ئاسانکاری بۆ کرێ و ڕواجی پێدرێت. ئەمانە و چەند پرسیارێک تر لە هاوڵاتیانەکەم لەسەر ئەم بابەتە ئێوەش بینەری بەنامەکە بن دانیشتمان پێڵێن فەرموو. جەناب چیاڵێ لەسەر شیرازەی خێزان و شکۆی خێزان لای میلەتی کورد؟ خۆی بەلایەنەوە ینی ژیان کە خێزان نەما ژیانیش نامێنێ کە خێزان نەما وەگە وایە ژیان نامێنێت چوە ئەنی کە خێزان نەما عەتف نامێنێ خۆشەویستی نامێنێ تەمەن کە خۆشی ینی ئەمانەتیش نامێنێ. ڕێزی دایک و باوکە ئێمە لە تەمەنە کە تەمەنەکەن لای کورد گرنگە ئەو دایک و باوکە ڕێزی لێ تەمەن لە جارە مەسەن ئەوە وەکو دینیش خوای گەورە فەرمێ تۆ نابێ بەدایک بە ئەبێ هێندە ڕێزیان نابێ بڵێ وەیش حتا ئەگە داویشتی نابێ بڵێ دەباشە ئەبێ زۆر بەڕێزەوە ینی خێزان بنچینی ژیانی مرۆڤایەتی هەر کە ژیان خێزانی تیانەما ژیانیش تامی نامێنێ. کەواتە ئەم خێزانە ئەگەر لێک هەڵبەشێ ئەم خێزانە نەمێنێ ئەم ڕێزەی دایک و باوکو ئەم ڕێزەی گەورە و بچووک و خوشک و برا ئەمانە ڕەنگەی ترێوش کاڵ بێتەوە. تەمەن خۆی کە خێزان نەما ڕێز نامێنێ ڕێزی دایک و باوکێنێ ینی ڕێزی دراوسێ نامێنێ ڕێزی نیشتیمانیش نامێنێ چکە ئینسان کە دایکی خۆش ویت باوکی خۆش و وڵاتەکەش خۆشە هەر مرۆڤێک کە دایک و باوکی نەبوو نیشتیمانیشی نابێت هیچ ئینتیماکی نەبوو نیشتیمان نەبوو دادپەروەری بۆ شتێک نامێنێ. ئێستا بینین ینی هەندێک شتێ نامۆیە بەگەلی کورد مەسەلەی لەشفرۆشی و قومارخانە و بۆ نمونە هەندێ باڕ و ئەمانە کەی لە مێژووی گەلی کووردا هەبوو ئەمانە تاشان کاریگەری هەیە لەسەر تێکدانی ئەم شیرازەی خێزان هەر زۆر زۆر کاریگەریە ینی مەسەلەن قەدیم ئەم شتانە نەبوو کابرا مەسەلەن من بیستومە کابرا ماڵی دراوسەکەی سوتاوە چوە ئەوەنە بەدڵسۆزی چوە خۆی سوتاوە لەوێ ئەوەنە بڵ هەوڵی داوە ینی مەسە کابرا دراوسەکەی مەسە فەقیر بوو بێ ینی وە خۆی بەقەوی کردووە ئەمە هەموو لە ئەنجامی پاچی ئەو میلەتەوەیە کە پاچی نەما عیزت نامێنێ غیرەتیش نامێنێ حتا مرۆڤ کە پاچی نەما ینی ئینتیمای بۆ نیشتیمانیش نامێنێ ناتوانێت دیفاع لە نیشتیمانەکەشی بکە. ئەم شتە جوانە لە میلەتی ئێمە وەرگرتنەوە بۆ ئەم شێرەزای خێزانە تێک بدەن ینی ئەوان ئەو دەستە کێشەی چیە لەگەڵ ئەم شکۆی خێزان و ئەم پاراستنی خێزان لای کورد. خۆی قسێکی کوردی ئەڵێ مرۆڤ خۆی چۆن بوو حەزەکە خەڵقی جوابێ ئەنی کۆمەڵێک هەن پاچیتیان لە دەستداوە ڕەنگە زۆشتیان لە دەستدا بێ ئەجا هەوڵ ئەدەن بۆی خۆیان نەبنە تاک خۆیان ناشیرین دەبن کۆمەڵگەکە هەموو لێ بکەن پلان ئیشیشی بۆکەن بلا مەسەرەن ئەوانەی کە هەوڵەدەن خێزان نەمێنێ ئەم شتانە مەباح بکرێن خۆی هەموو شتێکی لە دەستداوە ئەجا هەوڵەدا کۆمەلگە هەمووی وابێ ینی کەی ئەم وڵاتی ئێمە لەشفرۆشی تیا مەباح بوو هەموو شتەکان مەباح بوون شتە خراپەکان ژیانیش نامێ ینی کە ئەڵم ژیان نامێنەوە تا ئاسوودەی دەروینی نامێنێ خۆشەویستی جوان لە دەست دەین هەموو شتە جوانەکان لە نەک زۆرشن هەموو شتە جوانەکان لە دەست دەدەین شوی شتێک شوی خێزان شکۆی خێزان یعنی شیرازەی هەمومە ئەگەر خێزان هەڵوەشێتەوە یان شکۆی خێزان نەمێنێ چی ڕۆدا خراپ ڕۆدا شتی زۆر خراپ ڕۆدا. ئێستا بینین لە کۆمەڵگی خۆمانە هەندێک شتی نامۆ دروست بووە کە بە میلەتی ئێمە نامۆیە مەسەلەی دروستبوونی ئەم قومارخانە و لەش فرۆشمانە بۆچی هەوڵ ئەدرێ ئەمانە دروست بکرێت تا چەند مەترسی هەیە لەسەر هەڵبەشانەوە خێزان سەر هەموو تاشیش کۆمەڵەیەتی ئێمە میلەتێکی مسڵمانی بۆچی هەوڵ ئەدرێ خێزانی کورتێ بگودرێ ینی کێشیان چی ئەو دەستە هۆکار چی ئێرە خێزانی کورتی دەستی غەربە ئێنا وەکشە ئەوەی پێخۆشە ئێمە میلەتێکی مسڵمانی میلەتێکی دینداری میلەتێکی
بأخلاق ئێمە وەکو میلەتی کورد تا چەند گرنگی بە شکۆی خێزانە هەبێ زۆر گرنگی پێ بدێ بە شوێی خێزان چون شوێی خێزان یعنی هەموو شتێک میلەتی مسلمان و بە دین و بە ئەخلاق جارانکەی میلەتی کوردوا بوو کەی شتان جاران زۆر ڕێزی خێزان و گەورە و بچووک و دایکبووە هەوا بە تاژید لەی خێزان و شیرازەی خێزان و شکۆی خێزان زۆر گرنگی پێداوە وایە ینی لە مێژووی کووردا بخوێنیتەوە لەوتەی کورد هەیە خێزانی بەلاوە گرنگ بووە تا چەند لای ئێمە وەکو کرد شکۆی خێزان بۆمان گرنگە گرنگی پێدرا والله هەتا بڵێ خێزان گرنگە کاکە ئارە والله بەڵام ئێستا بینین هەوڵێکەیە بۆی ئەم شتە جوانە لە میلەتی کورد بسەنەوە یان نامۆی بکەن بۆچی یعنی هەوڵەدی ئەم شتە جوانانە لە کورد بسەن ئەوەی ئەوە کە ئەسڵە هەر بەشەر نییە هەر ئینسان نییە ئێگە یەکی ئینسان بێ چۆن بێ کارێکە شیرازی خێزان سڕێنێ ئەگەر شیرازەی خێزان و شکۆ خێزان نەمێنی پێ دوایە چی ڕۆدە جا چی ڕوونایە ماڵکاولی ڕوویە کاکە ئێستا بینین لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان کە چەندێکیش پێشکەوتون سەیر دەکەین لەبەرەوەی مەسلەی خێزان زۆر گرنگی پێنادەن ڕێزی دایک و باوک زۆر کەم بۆتەوە یانە بینین زۆربەی وانەی کە پیرە بنەچنە خانەی بە ساڵات چوان ئێستەیش سیرەکەی لێرە وایان کردووە هەندێک یانی لەو دایکەون باوکانە کە خێزانێکی تۆکمەیان نییە لە کۆتاییە کە پیرە بنەچنە خانەی بە ساڵات چوان بۆ ئەیان ئەم دەستە بۆ ئەوێ وا لە میلەتی کورد واللهی قوربان ئەمە دەستێکە و ئەوێ ئەم ئینی ئیسلامەتیە زەعیفکەن ئارە بەخوا دەستە برا ئەینە ئەگەر ئینسانی ئینسامێت چۆن ئەبێ ئەوە ڕوبەکە دوێش و تەلەڤیزیۆن پیشانیە مکەبەرەدانێن و حسابی بانگواز بۆ ئەو شتەکەن ئەوە لەناو کەی هەبووە لە ناو کورد بە حیاتی نەمبیستۆ نەبووە من ئەوانە هەر بە ئینسانیش نازانم ئەوەی ڕەسەنایەتی کوردی بەبیرا بێ شتیوانە بۆ لە ناو کورتا بانگەشە بۆ بکە خێزان هەڵبوون بەخوای گەورە نزیکەی 55 ساڵ ئەم لە شتیوام نەدیوە مێوەی بی ئێستا ئەبینی لە هەندێک شوێن قوارخانە و مەسلەی لە فرۆشی ئەم بابەتانە هەیە ئەمە تا چەند مەترسی هەیە بۆی خێزانی کورد دەڵۆشێت حتا بڵێ مەترسی هەیە من نەفەر هاتۆتە لام پیریش بووە ئیگوویەکەتی ژنان لەکوێ ئەم گوڵی ئیگوچم شکا لە مێردەکەمەکەم ئێکاگەیان تۆ بە گۆچان و ڕشکاتی چی لە مێردەکرێت خوا گەڕۆگولێکە ها ئەگەر ئەی ساڵان بۆوانە بوو کاکە ئەی زوو بۆوانە بوو برا ئێستا بۆ منە مەسەلی ئەم لەش فرۆشیانە کەی لە ناو کووردا مەسەر ئەم وشەیە هەر هەبووە ئێستا ئەوە بەم شێوازە ڕازی گەورە لە زمانی حکومەتی بەعسیشە بە حیاتی شتیوام نەدیوە نەبوو کاکە بەبیرەوەری من نەبووە بوو بێتیش مەگە تاقوتوقی لە بازە شوێنەکانە برا ئێستا بۆ بە ئامەتەن کاکە شوێنی بۆ کراوەوە شوێنی بۆ کراوەوە بڕە بۆ ئەزمڕە بزانێت چی ڕواکاتەوێ کاکە کوردێکێکە لەو میلەتانەی زۆر تۆکمەیە بەڵام ئێستا بینین لێرە و لەوێ دەستێگەی بۆ ئەوەی کورد ئەم شتە جوانەی لێوەربگیرێتەوە ئایا کێشەی ئەم دەستە چییە بۆ ئەوێ ئەم شتە جوانانە لە کورد بسانێتەوە ئێمە وەکو کورد تا چەند گرنگین بە خێزان بۆمان گرنگە والله ینی مەوزوعی ئەمانە دەستێکی دەرەکی هەیە ئەوێ کورد شیرازی کورد ینی عایلەتێک بچێت بۆ عایلە نەمێنێەوەمانەوەکو ئەوروپا چۆن کشەکە لە 12 ساڵیەوە چێتە شوێنێکەوە لی ئەخێ لەگە کوڕێکڵێ هاوڕێم و ئەچم بۆی و سێم ناڵێ بێن جاڵێ مارەیەکەم و شاروانی مارەیەکەوەمانە شیرازی عنی ئێمە لەخوا بەزیابێت چووکە میلەتێکی مسلمانی هەمومان مسلمانی لەخوا بەزیابێ هەموو ئەوروپا چەندێک لە ڕووی تەکنۆلۆژیەوە پێشکەوتوو بێ بەڵام لە ڕووی خێزانەوە و ئەخلاقەوە دواکەوتووە بێمە هەمومان ینی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مینەکەی کابرا ئەچێ کچێک ئەچێ داوای کچێکێکا ماڵێک دە 12 پیاوە بە بۆ مەلایەکی چاکە بە مامۆستایەکی بێ لەگەڵا بێ لەبەرەوەی نیە ڕێزی ئەو مامۆستای زیاترە لە خەڵکەی تریش تا کاتێکیش کە ئەو شتە ڕووەدا ئەو پرۆسەی ڕووەدا ئاهەنگی بۆ گێڕێ ئەوە خۆشحاڵەمە دروستکردنی و خێزان ئەی وایە جا تۆ دوو ئێستا بڵێ تۆ چی کوڕەکە و کچی بووێنی لە ئایلەیەک تا ئایلێکی بڵێ مقابلەکە و یعنی چەنە پێ خۆشی بۆ کوڕەکەت و بۆ هینەکە بۆنە بۆ دوۆنش بۆ کچەکە پێ خۆشە بۆی سەربەرز بن ارتباطیش عایلەی پێکەوە بنێنەوەمانە بەڵام بۆ ئەیانوێ ئەم شتە جوانە لە کورد بسانەوە بۆی ئەخلاق نەمێنێ بۆی ئەخلاق نەمێنێ ئێستا بینین هەندێک شتەیە تا چەند مەترسی دروستەکە لەسەر هەڵەوشانەوەی خێزان مەسەلەی قومارخانە و لەش فرۆشی و هەندێک شوێنی بۆ پاڵنەرە بۆ ئەوی کە ئایلە هەڵوەشێتەوەێ کابرا چه قومارەکە پاری پێ نییە خانۆگەی فرسارەکە فرۆژوای چه شەرەفی خۆشیە فرۆشێ زۆر نمونەمان زۆرمان بیست زۆریش من خۆم بینیومە من خۆم بینیومە
ینی چی ڕووداوە کابرا خێزانەکەی چون دەستیان کردو لەسەر 600 دینار دراوسەکەی هاتووەتە جواب لەگە دراوسەکەی بۆ بە شەڕ چەقۆیان لە دراوسەکەی یا دراوسەکە فەقیرە 6 مانگ شتێک لە خستخانە کەوت یعنی مەسەلە 600,000 لە قمارە دۆڕان 600 دۆڕان بوومانە کابرا چوو بۆ سەر ماڵەکە دەستی ژنەکەی گرتو لە جیاتی 600,000ەکە کابرا لە دراوسەکەی پێی قبوڵ نەکرا چونکە هەموو کەس پێی قبوڵ ناکرێت لەسەر وەکو کورد دراوسێژ یەکێک بۆ لەو شانەکە گرن خۆمانە چۆن هەموو یاسا تۆ دراوسەکە لێ خۆمێ سعات دوی شەوە سێ شەوە ئەچیتە لای بۆ لەبەر یارمەتی بێ بۆ خستخانە شتێکە بێمانە دراوسەکەش غیرەتی قبوڵی نەکردووە نانە دراوسەکە نەوەڵا غیرەتی قبوڵ نەکرد بۆمانە چەقوان لە کابرایە فەقیرە بەخوا 6 مانگ لێ خستخانە کەوت ئەم هەموو کێشەیە لە ئەنجامی ئەو قمارخانەیە کە دانا ئەو بەرەڵایی کە دانرا قمارخانە و مەلها و کاکە چەنا گەنجمانێ شەو زیرە جیفانی باوکێکا چێ بۆ مەلهەکان شەو لێ مێنێتەوە تا سعات 1 و 2 3 شەو چاوی کێشەکان ئەم شوێنانن کە کراون ئەم دەسەڵاتەیە کە ئەم شتا قمارخانە و بۆ قمارخانەکان داناخن ئەگەر ڕاستەکەن مەلهەکانیان داخست بوو بەس قمارخانەکانیش داخن بۆ دانا چونکە ئەی خۆیانە سنتەری تێکچوونی ئەو خێزان و ئەو دروستبوونی و حاڵەت حکومەتە هەدەستی هەیە چۆن تو کابرا ئیجازەیەکی بۆ دەرێ وەرە من برادرمێ عەرەبە دوو دەفتەریا و ئیجازەیەکی مەلهەیان بۆ دەرێنەوە ئەم شتانە نەک مۆڵەتی پێ درێ ڕێگری لێ ڕێگری بگرێ بەزا مۆڵەتی هێنێ ئەچێ هەموو دایرەکانەکە قایم قامێت هەموو یەکە مۆڵەتی هێنێ و بەس بۆ ئێستا یەک شتی پێ بڵم داخستنێکی مەلهەیەک قایم قامێت کە داخە 2 ملیۆن دیناری لێ وەرەگرێ غەرامە دوای بۆ شێکاتەوانێ 2 ملیۆنەکەی بۆ لێ وەرەگری یعنی تۆ دیارە پارەی چی وەرەگی مەلهەکان ئەیبانی ئافرەتەکان وەرەگی ئەگەر هەوەسیان بیۆ بەڕاستی ئەتوانن ئەم شتانە نەتوانن هەر بە ئاسانترین شێوە سەردەمی حکوومەتی عێراقی سەردەمی حکوومەتی عێراقی وەکو ئێستا بوو بۆ من ماڵم لەم کارێسکارە بۆ نادی نەبووە ئێستا بڕۆ تا ئەوە تا لێ مەشروخانەیەکی لێرەیە هەتا سەعات 12 شەو شەڕە کورسی و شەڕە چەقۆشتی تایە بۆ ینی مەشروخانەیە ڕێگای پێدراوە ئەی کاتەوانێ کابرا ئەخواتەوە یان بەخوا لەم ماوەی پێشووە شەڕێ ببوونیە خواگەی لێە هەروازیان خەڵک لە ڕاڕەوەکە واسی لێنە کە خێزان دروستە بێ ئاهەنگی بۆ گێڕی ئەم شتە جوانانە ینی خێزان تا چەند گرنگە شکۆی خێزان تا چەند گرنگە بۆ ئێمە وەکو کورد هەمووی ئەکەوێتەوە سەر ئەو کچ و کوڕە مەسڵ بۆ نمونە من ژنێک بۆ کوڕەکەمێنم تۆ کچێکی بەش و من و تۆ قەتێک ناچین بەڵا ئەو کچ و کوڕە ئەتوانن بە 1 دقیقە بیشوێنن ئەتوانن ژیانێکی زۆر خۆش بۆ هەردوو لە دروست کرد مەسەلەی ئەم دروستکردنی خێزان ئەمەنە گرنگ بۆ ئێمە وەکو کورد کاتێک کە ئەو پرۆسەیە ڕووەدا ئاهەنگی بۆ گێڕین خۆشحاڵی خۆمان دەرەوە بەس بۆ ئێستا هەستەکەین دەستێکە ئێوێ خێزان لە کووردا بڕێ شیرازێکی خێزان هەڵەش هەموو ئەزانێ و دەستی کێیە و چییە و بۆچی کراوە هەمووان ئەزانێ بۆ ئاینەکە ئەمە بکەن وەڵاهی تۆ ئیسلام ناشرین کەن ئەو کلتورۆنەوە ئێمان نەیەڵن مەبەسیان بەس ئەوەیە وەکو وتت لە کولتوری ئەمە قەتەم شتانە نەبوو منە لەش فرۆشی و قمارخان ئەم شتانە کەی هەبوو لەناو هەرنەوە بە تایبەتی ئەم شارە ئەسڵ شتی وایەتیان نەبوو بۆ چەند ساڵێکە دروست بۆ زۆر بە وازەحی دروست بوو بە بیرەوەری تۆ ئەم شوێنە تازانە کە دروست بووم حاڵەت کاتی خۆی لە سلێمانیا نەبووە نەمدیوە لەش نەبینەوە نەبیستوشمە نەبووە نەبووە ناوەڵە باشە ئەی بۆ ئاسانکاری کرا بۆ ئەمانە کە ڕەنگە دەیان و سەدان خێزانی بەهۆی کێش دروستبوونی کێشە هەڵوەشابێتەوە واسە وەڵاهی تر دەستێک هەیەەوە خۆی حەزیان لەوەیە کە دروست بێ ناو کووردا ئەوروپا هەرچەند پێشکەوتوو بێ لە ڕووی تەکنۆلۆژیەوە بەڵام لە مەسلەی خێزانەوە زۆر لە دواوە زۆر لە دوان ئەسن خێزان لە ساڵ 95 بوونی نییە هەلبوونی لە ساڵ بڵێ 5 هەیە وی لە ناو سەرمایه‌دارەکانە زۆر بەکەمی ئەنابوونی خێزان و لە کووردا هەیە وکو لە ئیسلاما هەیە هەر نەبووە لەوێ بوونیشی نییە دەبینین کە دایک و باوکیان کە پیرە بێ ئەوان یەکسەر خانەی بە ساڵات یا سەگەک ڕفیقەتی ئەمە کەی لێرە هەبوو ئێستا بینی لێرەش وردەوردای خەریکە وای لێ بەمان دەستی ئەوانە بێ لێرە بەتەمان وای لێ بکەم بەری ئینشەڵا ئەوە نابێت ئینشەڵا نابێت حاڵەتە بینین کە شیرازەی خێزان تێگەدەن کەی هەبووە ئێمە وەکو کورد تا چەند شیرازەی خێزانمان بەلاو زۆر مهمە زۆر مهمە ئێمە وەکو کورد
لە مێژووی ینی میلەتی کووردا ئەبینین هەمیشە گرنگی بە شکۆی خێزان داوە ینی کاتێککە بۆ منە کوڕکشێک زەواجەکەن خێزانێ دروستە بێ کوردەوەنە پێی خۆش بۆ ئاهنگی بۆگە بەڵام بۆ ئێستا دەستێکی ئێوێ ئەم خێزانە جوانە لە کورد هەڵوەشێنێتەوە ئەم شیرازی خێزانە تێک وڵی ئەمانەیە دەور و ینی چوارەترافی کوردستانە ئیستا ئێرانە تورکایە عەرەبە هەمووی ئیناخۆی کوردی خۆمانی لەوانەیە بەدەگمەنتیابێ هەموو هی وڵاتەکانی ترە دەستی وڵاتانی دیکە بەتاکیید وایە ئینا کوردی خۆمان زۆر بە شەرەفە یعنی وڵاتانەیش هەمیشە ئەیانی و کورد زعیف بکەن ڕێگەیەکێک لە هۆکارەکان ئەمە بنە ئەوانەوێ سەرشۆڕ بین ئەم دۆڕاو بین لە هەموو شتێکە یعنی شتێکی واکەن کە قێزەون بین ئەینا خۆی میلەتی کورد لە هەرکوێ باسیەکەی شاسترین وڵاتە و شاسترین میلەتە ڕووی ئەخلاقەوە کورد زۆر لە ئەخلاق و لە دین و لە ڕەوشت و وڵاتانی ئەوروپی هەرچەنە لە ڕووی علمیەوە پێشکەوتوو بن لە ڕووی تەکنۆلۆژی لە پێش بن بەڵام لە مەسلەی خێزانە زۆر لە دواوە زۆر لە دوان بەس یعنی بەقەدەر وڵاتانی تورکیا و ئێران نییە ئەم کردنەوەی ئەم شوێنانەی وەکو قومارخانە و ئەم باڕ و ئەم شوێنانەی کە مەشروباتی تیافرۆشێت تا چەند کاریگەری هەیە لەسەر هەڵوەشانەوەی خێزان زۆر تۆ بڕۆ محکەمەکان بزانێت چەندێشت یعنی شتە بینی هیوا هەیە من سەدەها شتم بینیوە لە مارە بڕین و تەلاق دراوە هۆکار چیە هۆکاری ئەم کافتریا و باڕانەیە کابرادان بەم شوێنانە هۆکارە بۆەوەی ئەم شتانە زیاد ئارە وەڵڵی زۆر ناعنی بە تاکیدی سلێمانی زۆر ناخۆش بۆ هەولێر هەریج سلێمانیشی تەواو ئیبادە کردو بیرەوەری تۆ لە سلێمانی ئەم شتانە هەبووە ناوەڵڵا نەوەڵا 2-3 ساڵە هەیە ناوەڵا سەدام حسین شتێکی ناشرینی بینایە هەرە و دقە زەلامەکانیشی پانە کردو نەگرتن ئەی کوشتن مۆڵەتی پێدرێ ماوەیەکە نامێنێ و دوای دەست پێکاتەوە بەس هیوادارم ئیشەڵامە بن بڕبێ یعنی یەکجاری بێ ئیشەڵڵا کۆتایی بێ نەگمودەیخوا کاتی نەبێ شکۆی خێزان و پاراستنی خێزان هەمیشە گرنگ بۆمە تا چەند وەکو کورد گرنگی بە خێزانە دەی شکۆی خێزان لامان گرنگە وڵا قوربان خێزان گرنگە بەڵام ئەمانە وایان کردێ لە وڵاتی کردنەوەی بۆ منە هەندێک لەو شوێنانێ وەکو قومارخانە و شوێنی لەشفرۆشی و هەندێک شوێنی خواردنەوە کحولیەکان تا چەند زەرر لە هەڵوەشانەوەی خێزان حتا زۆر زەرەدا یعنی خەتەرترین شتە لەم وڵاتی ئێمە ئەم وڵاتی ئێمە ئەوە نیە ئێمە وڵاتێکی تامی خاڵتن کورد صاحبی قیم و ئەخلاقێکی زۆر بەرزە ڕەوشتێکی زۆر بەرزە تێگەی ئەمانە خدەتی بەگانە تێرێتی خەڵک لەم ناولاوە ئەتن تێرنی لە بەغاوە تێگەی لە وڵاتە عەرەبیەکانەوە تێرنی لە ئێران و تێرنی مجموعەیە خەڵکی نەزمە تێرێتیان دوای ئەمە دوشمنە ئەوێ کە ئەم شتە جوانە لە کورد بسێنێتەوە خێزانی وڵا خەڵکی دوژمنە اینجا یعنی کاکە خەڵکی کورد حەز بەو شتە ناکە یعنی کورد ڕەوشتی بەرزە کورد ئەخلاقە کورد بە شەرەفە یعنی ئەمەی کە ئەمانە تێرنیان ئەم شیرازەی ئەم شاریان تێکداوە من بڕوا بکە موادی تقریبا لە ئەساسا شەستم بڕوا بکە 30 ساڵی سەرچنان دیە لەبەر حاڵەتە پیا و لە ڕووی نایلیەوە بڕوا یعنی ئەوەی ئەم کوڕی مامجلال کردێتی یعنی دەستخۆشی لەکە هەموو میلەتی کورد ئەوەی کە صاحبی شەرەف و کەرامەتی دەستخۆشی لەکە پشتگیری لەکە سواسیشێکە هیوادارین ئەمەش مودێکی کاتی نەبێت بەردەوام بێت خۆی کاتی نەبێ ئەگەر کاتی بێ هیچی سوادی نییە ئەبێ بنەبڕ کردی ئەم یعنی بێئەخلاقیە فەسادی خەڵکی ئەساسی خەڵکی تێمانی زۆر ڕەوش بەردن زۆر بڕوا بکە خەڵکی ئەساسی تێمانی دیانە هەمی لەم لاولەوە تێرنی کاتی خۆی خەڵک بە خێزانەوە چوو بۆ شوێنە ئێستا کەس ڕووی نییە داردار خەڵک بە خێزانە من خۆم تووم گەنج بووم من دای من ئەچوومەتەنار ئاراوەڵ بەڵام ئێستا هیچ خێزانێک ڕووی نییە ناخێر کەس ڕووی نییە وەڵا هیچ خێزانە ڕووی نییە ئارەوە هیوادارم کە بنەبڕی ئارە وەڵا هیوادارم بنەبڕی کە جارێکی تر ئەوە دووبارە نەبێت ئەمە گرنگ نییە کە لە شارەکانی تری شەو چاو لەوە بکەن ئەم شوێنانەی کە هۆکارن بۆ تێکچوونی خێزان چاو لەوە بکەن ئەم شوێنانە دابخرێتتر مۆڵەتیان پێنەدە وەڵا حق مۆڵەتیان بێنەدرێ ئەوانەیەکی کە ئەوانەیەکە مجموعەیە خەڵکن دێنی ئەوانە حەقە بگرن یعنی بیانگرن ئەو شتە بنەبڕ کرێت تەر کرێت تێمانی بڕواکە من سەر تا سەریێرە گڕاو یعنی شوێنێک نییە بە قەت تێمانی کە خۆش بێ کە یعنی خەڵکی ڕۆشنبیر مسەقەف شارێکی زیرەک یعنی شارێکە کە خەڵک شانازی بێەوەکە کاک بۆ کورد تا چەند گرنگی پێدراوە شکۆی خێزان بۆ ئێمەوەکو کورد تا چەند گرنگ وڵی خێزان تەمان لە ناو ئێمەیە خێزان زۆر گرنگی پێ لە شریعەتی ئیسلامە بەڵێ وەکو کورد گرنگی زۆری پێدراوە بەڵام ئێستا دەبینین دەستێک هەیە ئەوێت ئەم شتە جوانە لە ناو کوردان نەهێڵێ بۆچی ئەیانەوێت کورد لە خێزان جیاب بکەن و یاخود شکۆی خێزان لای کورد نەهێڵ وڵی ئەوانە
مجموعەیەکی ئەوە نین ینی نین ینی خەڵقێکە ئەوە نین ینی بڵێ لەسەر خەڵق و لەسەر ئێمە الحەمدوللا لە سا 95 بۆ 97 مسلمانین تێگەیشتی خەڵقێک ئەوانە هەر هەبووەش بێت تێگەیشتی ناتوانن کورد و خێزان لە یەکتر نەخێر نەوەڵا هیچ شینێکی هیچ دەورێکیان نییە و شتێکەوە دوو لە ڕووجەوە وەک ئای بەڵقی سەر ئاوان ئەوانە هیچ نین ئێمە الحەمدوللا خەڵقێکی مسلمانین الحەمدوللا ینی لە هەموو میلەتەکان باشترین لە قەزەی مسلمانەتەوە بەڵام نەو شتانە بووە ئەش بێ لەوانە هەرە بێ ینی ئەوە نەی بڵێ کۆتایی بەڵام هیچ دەورێکیان نابێت لە میلەتی ئێمە بتوان کورد شکۆی خێزان لای کورد نەهێڵ لا هیچ شتێبان ناکری ئینشەڵڵا ئەوانە هیچ دەورێکیان خوای گەورە ڕسواشیانەکە چکە ئەوانە هیچ ئێمە الحەمدوللا خەڵکی مسلمانین تێگەیشتەوە کورد لە هەموو میلەتەکان باشترە لە هەموو ناحەیەکەوە ئەوروپا وڵاتانی ئەوروپی هەرچەنە پێشکەوتوو بن لە ڕووی تەکنەلۆژیوە لە ڕووی پێشکەوتنی وڵاتیانەوە بەڵام لە مەسلەی خێزان و شکۆی خێزان و ئەخلاقەوە زۆر لە دوان بەڵام یانوێ ئێستا جۆرە لە جۆرەکان تەقلیدی ئەوروپی بێن باوەڕ ناکەم وەکو ئەوروپیش بن چکە لە ئەوروپا باوەڕ ناکەم شتیوان نییە دەگەیشتی ئەوروپا ینی لە ئەوروپاشە ینی بڕۆ وڵاتە پێشکەوتەکان ڕۆژ بۆ ڕۆژ ئیسلام بەرەو پێشکەوتنە ڕوە تێگەشتی بەڵێ ئەگەڕێنەوە ینی خەڵکی تێگەشتی ئەوەی کە لە دین گەیوە تێگەشتی گەڕاوەتەوە الحەمدوللا خەڵکی زۆر لە ئەوروپا گەڕاوەتەوە هەندێک شت کە لێرە سەر هەڵەیان لە ئەوروپا بەسەر چووە تۆ چۆناڵێ کردنەوەی بۆ نمونە قومارخانە و باڕ و ئەو شوێنی خواردنەوەی کوحولات و مەشروبات تا چەند کاریگەری هەیە لەسەر تێکچوونی شکۆی خێزان مۆڵەتدان بەم شوێنان کاریگەری هەیە بەڵانەوە علاقی بە حکوومەتە حکومە بێن نییە لە ئەو شتانە هین بکە بکرێتەوە تێگەیشتی براوە ئەو شتانە بە علاقی بە حکوومەتەوەی خەڵکی پیاو ماقۆڵ و بۆ نمونە مامۆسای ئاینیەوەین و کۆمەڵێ پیاوی ماقۆڵە بین ئاهەنگی یێڕین بۆ دروستکردنی خێزان تا چەند خێزان و شکۆی خێزان بۆ ئێمە وەکو کورد گرن ئەگەر کورد خێزانی لێ ببڕێت هیچ چیە مێنێتەوە ئەگەر قیم و ئەخلاقی لێ بڕێت چیە مێنێتەوە کورد بە قیم و ئەخلاق جوانە ئەگەر ئەخلاق و قیمی لێدا بڕایت شتێک بەهای ئەک نامێنێتەوە بەهای ئینسانەکان نامێنێت بەها کۆمەڵایەتەکان نامێنێت ئەمە بۆ جوانین لە مێژووی کوردیشا تەماشا بکەی زۆر خێزانمان هەیە دەستی گەوریان هەبووە لە پێشکەوتن و لە شۆڕشەکانی کوردیش ئەوەی هەچێ شۆڕشی ئەمە بووە لە سەر شۆڕشی ئەخلاق کراوە لەسەر بنەمایەکی دینی کراوە لەسەر بنەمایەکی ئەخلاقی کراوە ئەخلاق داڕنی لە ئینسان ئینسانێکە مێنێتەوە مەغزووتەوە هیچ بێ ئەوەی ئینسانێتی تیامێنێ بێ ئەوەی نازانین ناوی بنێ چێدانی کۆمەڵگەکردەکانمان پەروەردەی دەستی خێزان بوون پەروەردەی دەستی دایک و باوکێکی تۆکمە بوو هەر سەرکردێت دین پەروەردەی کردێت و ئەخلاق پەروەردەی کردبێت سەرکردەیەک بۆ پڕ بۆ لە ڕەوش پڕ بۆ لە ئینسانیەت لێوا و لێ بۆ لە ئەخلاق شۆڕشێ پڕ لە محیبەت بۆ پڕ لە عشق بووە کۆمەڵگایەکی ئارام بۆ کۆمەڵگایەک پێش 30 ساڵ کۆمەڵگایەکی ئارام کۆمەڵگایەکی بەڕەحم کۆمەڵگایەکی بەیەکۆ بوون بەیەکۆ چوون بەیەکۆ هاتن بە دەنگ بوونی یەکۆ معانەتەکانمان بە یەکتری هەڵەگرت ئازارەکانی یەکتریمان هەڵەگرت باشترین مرۆڤ کە دین تەوسیەکە کێ باشترینە ناکێ نوێژ زۆرەکە ناکێ عیبادە زۆرەکە کێ بە خزمەتکارترە کێ ئەوە کێ خزمەتی زۆر بێت لای خوا بە قیمەترە کێ خزمەت زۆرکە خزمەت ئێستا کردنەوەی بۆ نمونە هەندێک شوێنی وەکو قومارخانە و لەشفرۆشی و بۆ نمونە شوێنی مەشروبات و خواردنەوەی کحولی تا چەند زەرر لە ئەم دروستکردنی خێزانەدا ئەوروپا وازن ئێستا ئەوروپا داڕماوە گیری خۆرە بەدەست کۆمەڵگایەکی نەخۆش کۆمەڵگایەکی هیلاک کۆمەڵگایەکی داماو هیلاک بۆ بەدەست چیەوە خۆیان بڕۆن پرسیارگەن لە خۆیان هاوارێن لەبەردۆتەوە هەل لە نەخۆشیە کۆمەڵایەتەکانەوە تا بگرێت نەخۆشە جەستەکان وەک ئادس وەک بێڕەحمی وەک نەخۆشیە دەرونیەکان وەک نەخۆشیە جەستەیەکان بەرامبەر نەخۆشیێکی جەستە نەخۆشیێکی دەرونیش بەرامبەرێتی ئەمە کاریگەرەکەی چییە؟ هیچ قیمە نەماوە هیچ بەهایەکنە خێزانێک وجودی نەبێ مەمنونی خۆیان کچێک لەوێ یەک کوڕ ئەڵقەیەکی پیشان بە
ئەوەی تر جەژنێتی ئەوە جەژنی سەری ساڵیەتی ئەوە بەهایەتی ئەوە ڕۆژێکە لە ڕۆژی مێژوەکەی ئەڵێ لە ژیانمان کوڕێک هاتە داوام لەسەر جادە ئەڵقەیەکی پیشانم یەتە داوام خۆمان ئەو ئافرەتە وەکو شاژن تەماشا کرێ هەموو شتێک خرێزە سەر ئەرکی پیاوە ئێمەی کورد دەگەنج و دەگەنجەر خزمەتەکەن ئەوە شیرینی تەوزیعکات دەکەڵە پیا و پەیاکەی تا ئەمە بەشکم ئەم پیاوە بەم ئەوی تر نەبم بەشکم ئینشاڵات دڵی ئەم باوکە نەرم بێت ئەم کچە با بە کوڕەکەم زۆر مەمنونیانە بیت بە مەمنونی ئەچینە بەردەمی بەشکۆ ئەم ئافرەتە بە شەرەف و کەرامەت و حیسەت و ئەیبن بۆ کوێ ئەیبن بۆ ماڵێکی تازە دیاری و هەدیەشی بۆ وات لە دیاری و هەدیەکە بێنەوە ئەیکەین بە گوڵێک لەناو گوڵستانی عیلەی کۆمەڵگای کوردیە ئەبێ بەدایک ئەبێ بە فەروەری ئەو ماڵە عیلەیەک لقێتر جابێت و ئەم لقە بەچیێنین لقێک بەڕێز و شکۆ و احترام و هێنین بۆ کێ بۆ ناو کۆمەڵگا تەوسیەکەین بە کوڕەکە لە ڕووی ئەخلاق و ئاگا لەم کچە بێت ئەم ئامانەت ئەم گوڵەمان تەسلیم کردیت تۆش ئاگات لێ بێت نانی ئاوی شەرەفی کەرامەتی حیثەتی ئاگا لێ بێت کورد هەموو لاین لەوەتەی هەیە ئەم خاڵە بەلایەوە گرنگ بووە چۆن بەوا دەرەکەوێتەوە کوتۆوتت چەندین پیا و ماقوڵ و مامۆسای ئاینیە بین تاوەکو ئەم خێزانە دروست بکەین بۆیە کورد قورسە خێزانی لێجیا بکەیتەوە باش ئەگەر کورد خێزانە لێجیا کردو کۆمەڵگایەکە بێ کۆمەڵگایەکی داڕما و کۆمەڵگایەکی فاشیل کۆمەڵگایەکی تر هیچ تامیتانامێنێ وەکو چێشتێکی بێخوێ وەکو نانێکی بێخوێی لێت کۆمەڵگایەکی مردووی لێت کۆمەڵگا وەختێ زیینوە بە بەها ئەخلاقیەکان و بە بەها ڕەوشتە پێغەمبەرەکان و ئەوانەی ئەوان هێناویانە ئەوەشی کە ئێستا ماوە بەرەکەتی ئەو ئازیزانە و ڕەنجی ئەوانە ئێستا ماوەتەوە بۆ ئێمە ئەبێ ئێمە چی بکەین ئێمە ڕەنج بین زەحمەت بین خەڵک داشڵەکێنین لە پێشا خۆمان و ئینجا کۆمەڵگاکانمان ژنمان مناڵمان کچمان هان بین بۆ ڕزگارکردنیان لە بەدبەختی کۆمەڵایەتی سەربەرد و ئینشاءڵڵا سەربەردی دنیا و قیامەت بن ئینشاءڵڵا خۆی گەورە بڕەحم کا بە میلەتە خۆی گەورە دایسڵەکێنێت لە خەوی بێخەبەری هیدایەتی تەواوی بەشەر بە ئینشاءڵڵا ئێستا بینی ئەنی دەستێکەیە ئەوێ ئەم شتە لە کورد کاڵکاتەوە شتە لە کوردان نەهێن لەگەڵمان ناگوجێ ڕەحمەتی لێ بانێ باشە بەڵام ئاسانکاریە شتێکی وام ئێستا کردنەوەی بۆ منە قمارخانە و باڕ و هەندێک جۆر کافتریا و لەش فرۆشیمانە تا چەند کاریگەری لەسەر تێکچوون ئەم شیرازی خێزانە وڵای زۆر ئێمە زۆر لێ ناڕازین بەڕاستی ئەوە لەگەڵ قیەم و ئەخلاق و دینی و نەتەوەی ئێمە ناگونجێ ناوەڵڵا کورد هەمیشە مەسەلەی شیرازەی خێزانی بەلاوە گرنگ بووە هێڵی سوور بوو ئەوەی هەڵی سوورە کاتی خۆی ئەو شوێنە خەڵک بە خێزانی ئەچوو گەشتیا خێزان نەچوو بۆ بەس ئێستا خێزان ڕووی نییە مەعەلەسا ئێستا هەر ئەوەی کە خێزان ناربێ لێوە ناڕۆ اینجا ئەوانش من لێرەوە لە کەناڵەکەی شۆی ڕاگەێنم ئەوانی کە لەوێ ئەو شەیەکەن بڕوا ناکەم خەڵکی سلێمانی بن ئەوانە خەڵکی دەرەکەین شوێنی دیکەن هات ئەهێنن لێدانن بۆی سیمای ئەم شارە حیاتە ناشرین کە مەداخەوە بۆ ئەم دەستە ئەوێ خێزان لە کوردیا بکاتەوە ینی کێشیان چی ئەمە دوژمنایەتی کورد نییە وڵای مەعەلەسەف ئەوە دوژمناتی کووردە بەرەوەڵە چکان لەگەڵێمان ناگونجێ ئەو قیەم و ئەخلاقی کە باسیەکەن بە باو باپیرانی ئەمە شتیوامە نەبیسووە ئێمە گەر دیقەتی مێژووی گەلی خۆمان بدەین هەرچی سەرکردە و کەڵە پیاومان هەیە پەروەردەی دەستی خێزان بوون دایک و باوکێکی بە ئەمەک و ینی مسلمان بوون هەر یعنی بەڕاستی کەڵە ژنمان هەبووە کەڵە ئاراوەڵە ژنی وامان هەبوو ینی غیرەتی پیاوی هەبووە یعنی ئەوەی کە ئەو مافەی کە دینی ئیسلامیایەتی بەژن بە حیاتی ناڵم ئەم ڕێکخراوەشتانە بڕوا ناکەم شتی وابێت ئێستا تەماشاکەین ئەوروپا سەر هەرچەنە پێشکەوتوو بێ لە ڕووی تەکنەلۆژیەوە بەڵام لە مەسەلەی خێزان و مەسەلەی ئەخلاقیەوە زۆر لە دوان بەس بۆ ئەیانەوێت لەم شتا تەقلیدی ئەوروپا چەنە پێشکەوتوو بن بەڵام ئەگەر دینی لەگەڵا نەبێ معناوە زەربی سفریکە لە خەڵک نایە مەعەلەسەف قورسە خێزان لە کورجیا بکرێتەوە هەرچەند هەوڵیش بدرێت هەر زۆریش ناوەڵا ناتوانین ئەگەر دیقەتی مێژووی گەلی کورد بدەین هەموو سەرکردانی کە جێگەی شانازین بۆ ئێستا لە مێژووی گەلی کووردا پەروەردەی دەستی خێزان و دایک و باوکێکی بە ئەمەک بوون بۆیە مەسەلەی خێزان لای ئێمە وەکو کورد
ئەوەندە گرنگ بووە کاتێک کە خێزانێک دروستەکرێ بۆ نمونە کچێک داواکرێ بۆ کوڕێک ئاهەنگی بۆ گێڕین خەڵکی پیاماقۆڵ و مامۆسای ئاینیە بەین دەستی باوکەکە ماچەکەین بۆیە دروستکردنی خێزان ینی هێڵی سوور بۆ ئەگەر دەستی بۆ برێت جیاکردنەوەی کورد لە خێزان ڕەنگە زۆر قورس بێ هەرچەنە کاری بۆ کرێ ڕەنگە تا ڕادەیە کاریگەریشی هەبوو بێ بەڵام هاوڵاتیان داواکەن هێڵێک بۆ شوێنانە دامرێ یاخود ئەو شوێنانە مۆڵەت و ئاسانکاریان بۆ نەکرێت چونکە کردنەوەی قومارخانە و شوێنی لەشفرۆشی و هەندێک لەو شوێنانە بەناڕاستەوخۆ ڕەنگە کاریگەری هەبێت لەسەر هەڵوەشانەوەی چەند خێزانێک بۆیە کاراسانیکردن بۆ شوێنانە بەدڵی هاوڵاتیان نییە و وەکووتیان پێیان ناخۆشە لە مێژووی شاری سلێمانی و شارەکانی تری هەرێمی کوردستانە بەدەگمنەی بینی کە لەو حاڵەتانە لە مێژووە هەبوو بێ بەڵام ئاسانکاریکردن بۆ ئەم شوێنانە بە جۆرێک کاریگەریە بێ ڕەنگە لە دوورمەودایە بێتەوە هەڵوەشانەوەی چەند خێزانێک هیوادارین لایەنی پەیوەندیدار بەدڵی هاوڵاتیان هێڵێکی سوور بۆ شوێنانە دابنێ و بتوانێت کارێک بکرێت کە هەمیشە شکۆی خێزان پارێزراو بێت بەرنامەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ